رسول الله صلى الله عليه وسلم فرمي: تكون الخلافة فيكم على منهاج النبوة ما شاء الله. لفرمو ديك ترى فرمي 30 سنة. أفرمي إيوة خلافة لسر ربازي پیغمبر صلى الله عليه وسلم تياتانا بردوام أبي تاو كاتي الله. لفرمو ديك ترى دياري أكا أفرمي تاوكو 30 ساڵ. بۆیە زانایان لە ڕوانگەی ئەم فەرمودەیەوە فەرموویانە خەلیفەکانی ڕاشیدین 5 دانن، نەک 4. یەکەمیان ئەبوو بەکرە، دووەمیان عومەرە، سێمیان عوثمانە، چوارەمیان عەلیە، پێنجەمیان حەسەنە. چونکە بە 6 مانگی خلافەتی حەسەنی کوڕی عەلیەوە 30 ساڵەکە تەواو بێ. وەکو ئیمامی ئیبن کەثیر لە بیدایە و نیهایە باسیەکە. ئەفەرمێ بۆیە حەسەنی کوڕی عەلی خەلیفە پێنجەمە و لەو ڕیزبەندیە کە خلافەت لەسەر منهاجی نبووەیە.